ڕێڕەوی ئاوەکەی ئاوەکی زۆری هێنایەتەوە سا ئەو بەستەی ئەو بەستە پێشترەوە نەبووە مە چەند ساڵە ماڵمان لێرەیە پار نابرێ پێرار ئاوەکی گەلەگەلە زۆرات ئاوەکی زۆر هات بارانێکی زۆر بەقەوت بوو یەکجارە هوا نەبوو بەس هەرچی ئێستاە ئەوە چەند سارە ئاوەکی زۆریان لەو هێنایەتەوە سا ئەوەی برێ بەستەکی زۆری هێنایەتەوە سا ئەو بەستەی ئەلێرە و ئاوا یەکجار زۆر بوو لێ یەکجار ئەو جارە ئەوها لێ کردو بەخۆی براخەتای زیرا بە بارانبارین یەکجار ئەوهانی کاکە تمشای دیوار کە ئاو گەشتە چێن دەرێ ئای بارانەوەندە دێتن خۆ زێنیە کاکە زێمان لێ نێزگامە زێ برێ زێ بەناو گوندی وەرببیتن یەکوانە شارە ئەدووە تەمەشای تصمیم ئەساسی یاخود ماستەر پلانی هەولێر بکەی ماستەر پلانێک هەیە بەڵام بەداخەوە شارەوانی هەولێر ئەو ماستەر پلانەی جێبەجێ نەکردووە واتە ئەو بینا و تەلارسازی کە لە هەولێر دروست کراوە بە پێی ماستەر پلانەکە نیەت واتە تەزاوز هەیە لەسەر ماستەر پلانەکە یاخود لەسەر ئەو نەخشانە یاخود لەو نەخشانە لەو ماستەر پلانانە هەموو ڕێڕێوی ئاو دیاری دەکرێت کە نابی تەزاوزی لەسەر بکرێت چکە گە ڕێڕەوەکەت تەزاوز لەسەر کرد ئەو کاتە ئاو ڕێگای خۆی وندەکە ینی بۆ لایەکی دی دەچێت کە بۆ لایەکی دەسی پانگاوە دەداتەوە و ئاستی بەرز دەبێتەوە و زەرەری بۆ ماڵەکان دەبێتن و زەرەری نەکەل زەرەری مادی بەلکو زەرەری گیانیشی لێ دەکەوێتەوە هەروەکو بینیمان لەو لافاوەی ڕۆژی جومعەی ڕابردوو کە لە هۆرد و گەڕەکی دارەتوو و ناحیە قوشتەبە و لە چەند شوێنێکی تریش ڕوویدا بەداخەوە گیان لە دەستدانی چەندین کەسی لێ کەوتەوە و هەروها زەرەر و زیانی زۆری بە خان و ماڵی خەڵکی و هاوڵاتی هەولێردا هۆکارەکە کەم تەرخەمی لە ئیدارەدانی ئەو وڵاتەیە ئەو شوێنەیە ئەو شارەوانیەیە کە ئەو ڕووداوانەی لێ ڕوودەداتن کە تەجاوز دەکرێت پێویستە حکوومەت ڕێگای پێ نەدا حتا کەسانی دەستڕۆیشتوش ئەو کارانە بکەن هەقۆیان لێ بە جوابێت چکە دەسەڵاتی حکوومەت لەسەروی هەموو دەسەڵاتێکە نابێت چاپۆشی لە خەڵکانێک بکە کە زێدەڕۆیی دەکەن لەسەر ئەملاکی دەوڵەت زەوی داگیر دەکەن و خانی بە نایاسایی دروست دەکەن و ڕێگای ئاو دەگرن چونکە ئەوە زەرەری هەموو هاوڵاتیانی تێدایە پارە هەرچی حکوومەتە پارەی بۆ تەرخامکە پێویستە کەسانی پسپۆر لێژنە دروست بکرێت لە کەسانی پسپۆر و ئەهلی اختصاص بچین شوێنەکان هەموو تەمەشاکەن ئەو شوێنانە کە ئەو ڕووداوانەی لێ ڕوودەدا حسابی بۆ بکەن و دراسی بکەن ئەو شوێنانەی کە خانی لەسەر دروستکراوە خانەکان بڕوخێنن بە جێرەی تەسمیمەکی نوێ وا بکەن ڕێڕێوی ئاو بکەنەوە ڕێڕێوی ئاویش پێویستی بە پارەیە پێویستی بە دەسەڵاتەیە پێویستی حکوومەت دەسەڵات بداتە ئەو شارەوانیانە و ئەو لێژنانەی کە دادەمەزرێن خود پێک دەهێنرێن بۆ ئەوەی ئیزراعاتی خۆیان بکەن و ئەو تەجاوزانە هەگرن و شتی نوێی بۆ دروستکردن ئەو جا پێویستی بە قەنتەرەبی یاخود پێویستی بە جۆگە دروستکردن بی هەر پێویستێک بوو ئەنجامی بدەن تاکوچکە ئەو ڕووداوە دڵتەزێنانە دووبارە نەبنەوە.